حەسەن زیرەک بولبولە بلیمەتەکەی کوردە. ئایا ساواک زیرەکی کوشت؟ هەرکات باسی هونەری کوردی بکرێت ناوێک هەیە کە هەرگیز لیجا ناکرێتەوە. ئەو ناوەش حەسەن زیرەکە، هونەرمەندێکی دەنگخۆش، داهێنەر، کوردپەروەر و خاوەن سەدان ئاواز و گۆرانی و بەرهەمی ناوازە. زیرەک لەو ڕۆژەی بۆ یەکەم جار لە ڕادیۆی کوردی بەغدا بە گۆرانی ئەسمەر یارم جوانە دەنگی هەڵێنا و تا دەگاتە دوا گۆرانی و هاواری کەوا من نەخۆشم دەردم گرانەیە پێش کۆچی دوای و بەنەخۆشی و لەسەر نوێنی مەرگ لە بەردەم تەزجیلێکی یاساییدا تۆماری کردووە. تا ئێستاش کە 52 ساڵ بەسەر کۆچی دواییدا تێدەپەڕێت، هیچ هونەرمەندێک لە ئاستی بەرزی داهێنان و لە زۆری و هەمەجۆری کارەکانی و لە لووتکەی داهێنانەکانی زیرەک نزیک نەبووتەوە. ئەوە نزیکەی 70 ساڵە زیرەک ڕێزی پێشەوەی داهێنانی گۆرانی بە کەس نەداوە. حەسەن زیرەک ژیانێکی پڕ نەهامەتی چەشتووە. ئەو لە خێزانێکی هەژاری بۆکان چاوی بە دنیا هەڵدێت و هەرز و باوکی دەمرێت و دایکیشی شوو دەکاتەوە. براگەورەکەشی ژنێک هەڵدەگرێت و ئەویش ئاوارە دەبێت. زیرەک لە منداڵیەوە چەند کارێکی قورسی کردووە بۆ ئەوەی بژێوی ژیانی پەیدا بکات. تا لە تەمەنی 13 ساڵی هەز بە بەهرەکەی دەکات و دەست دەکاتە گۆرانی گوتن. ئیتر لەو ڕۆژەوە کاروانە پڕسەروەریەکەی زیرەک دەست پێ دەکات. هەرکات ناوی زیرەک بێت دەبێت باسی ڕادیۆی کوردی لە بەغدا بکرێت. زیرەک بە سوتفەیەکی سەیر ئاشنا دەبێت بەو ڕادیۆ و لەوێ وەردەگیرێت. وەک مام جەلال باسی دەکات، لە ساڵی 1953 لە ئوتێل شیمال کبیر دەمایەوە و زیرەکیش لەو هۆتێلە کاری دەکرد. لەوێ ئاشنای دەنگی حەسەن زیرەک دەبێت و دەبێتە هاوڕێ. مام جەلال ئەوەندە دەنگی زیرەکی بەدڵ دەبێت بڕیار دەدات لە ڕێگەی ناسیاوێکی خۆیەوە بیباتە ڕادیۆی کوردی لە بەغدا. زیرەک لەوێ بۆ یەکەم جار بە کوالیتی بەرز گۆرانی دەچڕێت و دەنگە ناوازەکەی لە ڕادیۆ دەگاتە گوێی هەموو خەڵکی و پارەیەکی چاکیشی دەست دەکەوێت. زیرەک کەسێکی بەهەڵوێز بووە بۆ نەتەوە و نیشتیمانەکەی. کاتێکیش هەستی بە پیلانەکانی ڕژێمی ئێران کرد بۆ لە ناوبردننی کولتور و شوناسی کورد لە کرماشان دەنگی هەڵبڕی و وتی: کرماشان شاری شیرینم، شاری گەورەی کوردنشینم، کە ئەو گۆرانی چڕی بۆ هەمووانی سلمان کە کرماشان شاری کوردانە و هەرواش دەمێنێتەوە. دەستگا هەوڵگرەکانی ئێران و عێراق هەرگیز نەیانهێشتووە زیرەک لە شوێنێک جێگیر بێت و بۆ هەمیشە پلانیان بۆ دانا و ئەشکەنجەیان داوە. خۆشی دەڵێت هەر کاتێک لە شوێنێک جێگیر دەبووم بیانوێکیان دەدۆزیەوە بۆ ئەوەی تێی هەڵبدەن. هەر بۆیەش زیرەک چەند جارێک هاتۆتە عێراق و گەڕاوەتەوە ئێران. ئەو دەربە دەربوونەش هۆکار بووە کە هیچ سەروەت و سامانێکی نەبووە. مردنی زیرەک تاموم ژاویە. ڕابعە خانووی هاوسەری حەسەن زیرەک دەڵێت زیرەک هیچ جۆرە نەخۆشیێکی نەبووە. ڕۆژێک چۆ ئاهەنگێک ئێوارە ئاگاداریان کردوتۆ زیرەک لە نەخۆشخانەیە و نەخۆشە. ئەو دەڵێت کە چوون بێهۆش بوو، ژنێک لێ بوو. پێی گوتم کە زیرەک لەلایەن دەستگای هەواڵگری ئێران ساواکەوە ژەهر خوارد کراوە. زیرەک لە 26 حوزەیرانی ساڵی 1972 لە تەمەنی 51 ساڵیدا لە نەخۆشخانەی بۆکان بۆ هەتا چاوەکانی داخست.